و لە ڕاستیشە دوایی کە ڕێگەم کەوتە ئەوەی کە کاندید بم بۆ پەرلەمانی عێراق لەسەر لیستی گۆڕان لە ڕاستیای اختیاری من نەبوو، ینی برادران پێیان وتم بە تایبەتیش لە پشتدەر مەبەستیان بوو کە کەسێک هەبێ هەم بتوانێت دەنگ بێنێ هەم عەرەبی بزانێ هەم بەکەڵکی ئیشەکە بێ، ینی کە پێیان وتم لە ڕاستیە مفاجئە بوو بۆ من زۆر بۆیە پرسم بە چەند برادرێک تەمان لەسەر هەمویانەوە بە کاک نەوشیروانم وتم ینی هەستەکەم ئەم ئیشە بۆ من نەوعەیەکە وتی پێم وایە توانی بەباشی ئیشەکە بکەیت و سەرکەوتوو بیتایە تۆ 4-5 ساڵە زۆر لە نزیکەوە تەنها ئیشی علامت نەکردو لەگەڵمانە سیاسەتیشی کردووە و پێشم وایە قۆناغێکی نوێی ئەبێ و محەتەیەکی گەورە بێ لە چوارچێوەی ژیانی سیاسی و بیریش نەچی هەتا ئێستاش کاک نەوشیروان خۆی بە ئەوەی خۆی بە ڕۆژنامەوە نەزانێت خۆی بە سیاسی نازانێ هەر بۆ نمونە لەو تەڵەبەی کە داوامان کرد بۆ وەرگرتنی مۆڵەت بۆ بزوتنەوەی گۆڕان مۆڵەتێکی پێویستە بۆ وەزارەتی ناوخۆ ئەو کاتی کە ناوەکانی خۆمانمان نووسێ بزانم 60 و چەند ناوێک بوو تەمان چەند قایمەیەکە بوو یەکێک لەو قایمانە ئەوە بوو کە ئەوکو دەستەی دامەزرێنەر پێویست بوو عینوان لە تەنیشت ناوی خۆتەوە بنووسی کاک نەوشیروان لە تەنیشت ناوەکەی خۆی نووسێتی ڕۆژنامەوان لەسەر تەوەجوهاتی سیاسیش باس لە ڕاستیە لەسەر بەتایبەتیش کە نزیک کەوتمەوە ئەو کاتە لە ئیسلامیەکان هەر ئەوە نەپێوتم وت ڕۆژێک دێت هیلاکەبی یان ڕۆژێک دێت تێدەگەیت کە با بڵێن ئیسلام حیزبی ناوێت و دوجارش لە ڕاستیە هەروە دەرچوو باوکم قەناعەتی وا بوو کە مرۆڤ بێ ئازاد بێ و بێ بتوانێت توانای بیرکردنەوەی خۆی بە خۆشی بڕیار بە بۆیە لە ژیانی زەختی نەکردووە لەسەرەوەی کە ئەبێت چی بکەیت و چی نەکەی شەبی لە زەختی لەسەرەوە کردووە کە بخوێنم زۆر مهتەم بوو بە خوێندنم زۆر مهتەم بوو بە خوێندنەوەم بخوێنمەوە یعنی قەت بیرم ناچێت هەنە جار کتێبم بە قەرز لە مەکتەبێک ئەبرد لە قەڵازێ زۆر جار لە دوای منەوە ئەچوو ئەیوت وشار هیچ پارەی کتێب وشت قەرزار نییە پارەی قەرزی کتێبەکانی بۆ ئەدامەوە هێشتا پاییز میوانێکی ناوەختە بۆ باوکم بەر لەوەی هەنگاوی گەڵاکانی خۆی لە فەقیانەی پیرەوەرزێکی ئاخیر شەڕدا بشارێتەوە بە هاتوچۆی بەو تاڵە قژانەمە کرد کە لە ئێوارەیەکی تردا و بەدەم نووسینی شعرێکی ترەوە دەوەرن هێشتا پاییز میوانێکی ناوەختە لە بەردەم ئەوقبوونی من بۆ زەردبوونی یەکەمین گەڵا وەک زەردبوونی من لە بەردەم ئەو کچە عیارەی پێیوتم من هیچ لە خۆشەویستی نازانم لە حزور زەردبوونی یەکەمین نامەی گەڵایی مندا بۆ نیشتیمان ئەو کاتەی گەرەکم بوو هەر بە زۆر شیعرێ بۆ هەڵەبجە بنووسم و نەمتوانی بینووسم سەمەرەیە زەردبوونی یەکەمین گەڵای پاییز و یەکەمین جوان و یەکەمین حرف بۆ نیشتیمان لە ڕاستیە بەشی زۆری ئەو دیوانە شعریە هەرو شیعرانم کە خۆی بۆ سەروینم نووسیوە هاوسەرەکەم لە ڕاستیە زۆرینەی هەرە زۆریان هەڵبەتە تایەتی بۆ باوکم نووسیوە تایەتی بۆ هۆشوینی کچمم نووسیوە تایەتی بۆ سەریارم نووسیوە تیاشێتی ینی بەعام ینی هەستێکە کە مەسەلەن بۆ پاییزە بۆ نمونە هەیە هەر ڕێک مخاطبەی پاییزە بەڵام لە ڕاستیە زۆربەی زۆری شیعرەکان هەرو شیعرانن کە بۆ سەروینم نووسیوە لە ڕاستیە من زۆر معجب بووم بە شخصێتی سەروین ینی ئێمە بەهۆی ڕووداوەکانی سیویکی ئابەوە یەکترمان ناسی ینی ئەوان ئاوارەی یەشەتی بوون ینی بەهۆی ئەحداسەکانی سیویکی ئابەوە ڕیان کەوتە پشدەر لە ئەسڵا خۆشناون ینی من معجب بووم بە شخصێتی زۆر و لە ڕاستیدا دوای هاتنیشم بۆ سلێمانی و ئیستقرارکردنم لێرە و ماڵی دایکم کە یان ماڵی باوکم کە لە قەڵازێ بوون من زۆر پێویستیم بۆ هەبوو ژیانێکی نوێ بۆ خۆم دروستکەمەوە پێشمە بوو ئەو کەسێک کاتوانێت زۆر بە کارکتەری خۆی بە وجودی خۆی بە شخصێتی خۆی بتوانێت ینی نیوەکەی تری من تەواوکە ئەو نیوەی کە پێوترێت نیوەی ئیمان و نیوەی ژیان و نیوەی کۆمەڵاتیوانە ئەوە ڕاستیە من زۆر معجب بووم بە کارکتەری بەر لێ معجبم بە خۆی ینی بە شێوەیەکی گشتی و بلۆوە هەر زۆر زوو من لە ڕاستیە داوام کرد و چوومە پێشەوە و ینی تەنانەت هەر لەگەڵ ینی پێش مفاتەحەکردنیشی من محاولەم کرد لە ڕێی خزم و دۆستەکانیانەوە تەمان تۆزێ ئاڵۆزی تیا دروست بوو سەرەتا نەیانەدا ماوەیەک بەردەوام بوو تر دوایی خۆی گەورە ڕێکی خست و سواز بخوا ئێستا بەیەکەوە ژین و دوو منداڵیشمان هەیە
والله من سوپاسی پارتی ناکەم بۆ سیویشی ئاب لە ڕاستیە بەڵام ئەگەر بێگومان ئەگەر خۆتە زانی هەموو ئەو گۆڕانکاریە سیاسیانە جان هەر ناویشی لێنەی بێگومان کە سیویشی ئاب تاوان و خیانەتیشی گەورەیە بەڵام کۆمەڵە گۆڕانکاری گەورەی چ دیمۆگرافی چ سیاسی خەڵکیی زۆر هەیە کە لە سیویشی بەهاتوتە ئەو منتیقی نەڕۆشێتەوە هەولێر چۆتە منتیقەکانی تر نەچونێتەوە هەولێر بێگومان کۆمەڵە گۆڕانکاری بە دوای خۆی داهێناوە بەڵام لە ڕاستیە بۆ من خۆشبەختێکی گەورە بوو ینی من لە ڕاستیە زۆر دەمێ بوو بیرم لەوە کردەوە شوێنەکەم چۆڵکەم بۆ کەسێکی تر بە تایبەت قەناعەتم وایە کە کەسێک لە مؤسسەیەکی ئەعلامیە ئەمێنێتەوە بۆ ماوەی 4 ساڵ 5 ساڵ ئیتر ئەوەی کە پێویستی بەخشوێتی بە مؤسسەکە حەقا ڕێگەبا بە کەسێکی تر بێ شوێنەکەی خۆی چۆڵ بکە لە ڕاستیە من هەتا ئێستاش حەزم لە ئیعلام هەیە بەس حەزم لەوە نییە بگەڕێمەوە بۆ کێنێن وەکو مدیر یان حەزم لە ڕاستیە هەر لە بەڕێوەبردن هەر نییە یعنی بۆی ببم بە مدیر هیچ مؤسسەیەک بۆ ئەگەر لە مستەقبەلیشا کار بکەمەوە لە ئیعلامە کە تەمەناکەم کار بکەمەوە لە ئیعلامە نەک لە سیاستا بەردەوام بم بەم شێوەی کە ئێستا هەیە حەزم لە ئیدارە نییە حەزم لەوەیە یعنی وەکو پرۆدیوسەر بەرنامەیەکم هەبێت چوزانم یعنی محرر بم لە هەواڵا یعنی اعتیادیە بەلامەوە بەڵام لە ڕاستی ئیشم حەزم لە ئیشی بەڕێوەبردن نییە ئەوەی کە کاک نوشیروان دوای ئەوەی کە من لەوێنە ماوەم هیچ چاوپێکەوتنێکی نەکردووە لە ڕاستیە پەیوەندی بە ڕەنگە بارودۆخە سیاسیەکەەوە هەبێ پەیوەندی بەوە نییە کاک نوشیروان هەر کاتێ بیوە چاوپێکەوتن کا چاوپێکەوتنەکە بەڵام هەر بۆ زانیاری یەکەم چاوپێکەوتنی کاک نوشیروان لە کێنێن من نەمکرد برادەری شترمان کردیوە دوای ئەوە پێیان باش بوو کە من چاوپێکەوتنەکەم بکەم چاوپێکەوتنی یەکەم و دووەم و سێم ئیتر دوایی جۆرێ لە هینمان بۆ دروست بوو جۆرێ لە یەکتێگەیشتنمان بۆ دروست بوو بە یەکەوە کە چۆن پرسیارەکەین و چۆن پرسیار ناکەین بێجگەلەوە بەرنامەکانی کاک نوشیروان ینی قورس بوون لە ڕووی سیاسیەوە خۆتە زانی قسەیەکی کاک نوشیروان تەئسیرە سەر معادلە سیاسیەکانە ئەبوو کە لە هەنێ حاڵەتە وەزعی سیاسی لە کوردستانە ئەقڵاوە زۆر گەرم بوو بۆ نمونەگەر ئەحداثەکانی حەفتی شوبات و ئەوانە لەبەرچاو بگری دایمە قسەکانی کاک نوشیروان وەکو مەسیجێکی سیاسی قوڵوا بوون بۆ بزوتنەوەیکی سیاسی گەورەکە بزوتنەوەیکی سیاسی جەماوەری بوو بۆیە کاک نوشیروان جۆرێ لە مرتاحی هەبوو بەوە و من لە بیرمە لە کاتی ئەوەی کە من کاندید بووم بەرنامەیەک قەرار بوو بەرنامەیەک بکە پێی باش بۆ من بەرنامەکە بکەم برادران ڕێیان گردووتیان ئەمە بێ بە ڕیکلام بۆ هوشیار لە ئەنجامە بەرنامەکەی نەکرد لە ڕاستیە بەڵام خۆی لە ڕاستیە کەسێک کتوند بوو بێ ناتوانێت تەکەتول بکە خەڵکی زەعیف تەکەتول دەکات کەسێک کتوند بوو یعنی بەهێزە پێویستی بە تەکەتول نییە من لە ڕاستیە دوورونزیشیم لە کارمەندەکانەوە لە کێنێن تەنها لەسەر ئەساسی کەفاءەت و لێهاتووی بووە کەسێک دڵسۆز بووێ بۆ کێنێ نزیک بوو کەسێک دڵسۆز نەبوو بێ و هیمال بوو بێ نزیک نەبووە و لە ڕاستیە من لە توندیە من قاعدەیەکم هەڵواسی بوو هەموو کارمەندەکان ئەیانزانی یعنی لەناو ژوورەکەمە هەڵمواسی بوو ئەوەی ئەهاتە ژوورەکە ئەیبینی نازانم جەنابەت بینیوتیانە بەڵام وتەیەکی بیل کۆسبی هەیە ئەو ممثل لە کۆمیدیای ئەمریکا ئەڵێ کوردیەکەی ئەوەیە بە عەرەبیە خۆی ئەڵێ بە عەرەبی من هەڵمواسی بوو ئەڵێ نازانم سڕی نەجاح و سەرکەوتن چییە بەڵام سڕی فەشەل ئەوەیە بتوێ هەموو کەس لە خۆت ڕازیکەی والله لە ڕاستیە ئەمێنێت ڕەنگە گرنگەکەی بەس ئەوە بێ سەروین حەزی لێیە یعنی لە فەیسبووکەکەشی ئەم ڕسمەی داناوە و ئەو پێی جوانە ئەو کڕی بووی و هەڵی واسی بوو پێشتیش بۆم باسکردن لە ڕاستیە خانووە زۆر تابلۆشتیتیان نییە لەبەرەوەی کە کرێیە ئەم ماڵش بەس ئەم تابلۆیتیایە بۆی زۆر جارێک ڕسم بگرینیان لێ دوانێک ئەگەر جەماعەتی ئەنارتیان شوێنی تر بێت بۆی زۆر فلات دەرنەچێت دیواریشی سپی و سپی ئەڵێن لای ئەو تابلۆیەوە داینی ئەگەر نا ئەنی تاکە نهێنی ئەوەیە بەس سەروین حەزی لێ تەمەن بێگومان ئەو حەزی لە چی بێ منیش حەزم لێتی